بس بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە 24 سەعات بەر لە ئەم کۆبوونەوەیە بە پێی مادەی 48 بەرگەی چوارەم 37 پەرلەمانتار کە یەک لە سەرسەی هەموو ژمارەی پەرلەمانەکات لە 111 داوامان کردووە بڕگەیەک بۆ بەرنامەی کار زیاد بکرێت تایبەت بە دواکەوتنی موچە پرسی موچە و ڕادەست نەکردنی نەوت و ڕێککەوتنی هەرێم و بەغدا بەڵام نەخراوەتە بەرنامەی کار ئێمە ئەمانەوێ ئەمە ینی ئێمە کردومان ئەمە خەڵێکی پەیڕەویە بۆچی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان پێشێلی ئەم خاڵیان ئێمە ئەمانەوێ هەر ئەمڕۆ ئەم بابەتە بخرێتە بەرنامەی کارەوە سەبارەت بەوەشی کە بۆچی داوای وەفدی حکوومەتان نەکردووە ئەوە تەحسیل حاصڵە ئەوە کارڕایی سەرۆکایەتی پەرلەمانە خۆی ئەبێ هەسێ بەو کارڕایە پێویست ناکە ئێمە داوایکەین بۆ بەڕێزت دێ دەرفەت بدەن دانێک لێرە وەرەگرین دانێک لێرە وەرەگرین دانێک لێرە بەڵێ 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 کاک ئومێد خۆشناو فەرموو بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک زانە کاک باش ئێستا بەڕێزان زۆرینە بەڕێزەوە گیان لە بەڕێزتان گرت کاک زانە بەڕێز سەرۆکی پەرلەمان باشە مامۆستا بەڕێز سەرۆکی پەرلەمان تکایە کە دەرفەتماندا قسە بکەن دەرفەت دەبا قسە بکەین نەک جارێک هەزار جار بەڵێ بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەخێر بۆ ئەو ستەمەی کە بەغدا لە هەرێمی کوردستانی دەکا بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان دەیان پێشێلکاری پەیڕەوی کرا ئێمە پێشی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان با بۆ ئەو بەڕێزانەی کە بەو جۆرە دەربڕین دەکەن فراکسیۆنەکانی بەشدار لە حکوومەت کۆبووینەوە ڕێککەوتین و بەڕێزیشتان لە سەرۆکایەتی پەرلەمان کۆبوونەوە ڕێککەوتن لە 48 سەعاتی دیکە ئەو بابەتە گفتوگۆ دەکرێت ئەرێ پرسیار ئەوەیە لە ماوەی ئەو 48 سەعاتە هەموو کێشەکان چارەسەر دەبن ئێستاش ئێمە وەکو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان داواکارین لە زووترین کاتدا جەلسەی پەرلەمان تایبەت بۆ پرسە ڕێک بخرێ داواکارین پێویستە حکوومەت بێ لێرە لە بەردەم ئەو پەرلەمانە بەڕێزا بۆ ڕای گشتی بۆ هەموو لایەکی ڕۆم بکاتەوە ئەو شاندانەی کە لە هەولێرەوە چوونەتە بەغدا چیان بەدەستێناوە چ عەقڵیەتێکیش لە بەغدا هەیە موچەی کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کێشەی هەموو لایەکمانە کێشەی لایەک و چەند کەسێک نییە بەتەنیا بەڵام چارەسەربوونی ئەو کێشەیە کە بەشێکە لە کێشە سیاسی گەورەکە بە سناپ و بە تەپڵلێدان و بەو مزایەدە چارەسەر نابێ بۆیە پێویستە حکوومەت بێتە پەرلەمان خۆ ناتوانم هەمووتان بە یەکەوە دەرفەت بدەم کاک زیاد بەڵێ دڵنیا بن دەرفەتان بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە مەسەلەی نەبوونی موچە و دواکەوتنی موچە و بارودۆخی دارایی و ژیان و گوزەرانی خەڵک خەمی هەموو لایەکمانە کە زۆر گرنگە هەموو لایەکمان کە بە شێوەیەک تەعامل لەگەڵ مۆزا بکەین کە بتوانین علاجێکمان پێیان پێشنیاری باشمان پێ بۆ چارەسەرکردنی ئەو بارودۆخە من جێی دەستخۆشیە کە ڕۆژی چوارشەمە دیاری کراوە بۆی کە جەلسەیەکی تایبەت بکرێ بەڵام پێشنیاری ئەمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە ئەو جەلسەیە بەبێ هاتنی حکوومەت ڕەنگە هیچ ئەهمیەتێکی وای نەبێت لە ڕابردووشە ئەوە کراوە لەبەرەوە داواکەین یانەوە تا ڕۆژی چوارشەمە حکوومەت ئامادە بێت لە جەلسەکە و ڕوونکردنەوەی وردمان باتێ بۆی ئەندامانی پەرلەمان بەو جەلسە تایبەتە بە کراوەی قسەی خۆمان لەسەر بارودۆخی موچە و ژیان و گوزەرانی هاوڵاتیان کەین ئەگەرەوە حکوومەت ئامادە نابێ ئەوە ئەمڕۆ بخرێتە بەرنامەی کارەوە بۆی ئەندامانی پەرلەمان قسەی خۆیانی لەسەر کەن زۆر سپاس بەڵێ مامۆستا عەبدولستار بەڵێ بەڕێزان مامۆستا عەبدولستار وەرەگرین گوڵستان خان وەرەگرین دوای دێینەوە لە ئێوە ژۆر دەگرین ئەوانیش فراکسیۆنیان هەیە فراکسیۆنی کاکە جەناب قسە بکە سەرۆکی پەرلەمان هەرە ئیجازە بدەن کاکمەم
تلفت دم دكتور كاظم يكسر برز سروشي برلمان والله پێم خۆشە دەرفەت بدەم دوو سێ قسە بکەم. یەکەم بەڕێز کاکەم پێم خۆشە وڵی خوشکبرانی بەڕێز هەر کامێکمان هەر قسەیەکمان هەیە و هەر بابەتێکمان هەیە خۆ دەکرێت ئینسان بە لەبارەی قسەی خۆی بکە و قەناعەتی خۆشی بڵێ و ئەوەی کە فراکسیۆنەکەی ئاراستەکەی پێی باشە با بیڵێ ینی نازم ئەم هەڵا و هەرا و قسە بێکتر بڕینە چییە. بەڕێز سەرۆکی پەرلەمانم پێم باشە جارێ گلەیەک لە بەڕێزتان بکەم. ئەویش ئەوەیە کە ئەم پێم باشە کاتێک کە یەک لە سەرسەی پەرلەمانتاران یا مەسەلەن ژمارەی یاسایی پەرلەمانتاران داوای بابەتێک دەکەن ئێوە ڕۆلی خۆتان و ئەرچی خۆتان بەرامبەر ئەمانە جێبەجێکەن. یعنی یەک لە سەرسێ دەکات نزیکەی 37 پەرلەمانتار. یعنی خۆش ناکەی بەڕاستی فەرموو هەم ئەم گرژێ لێ پەیدا بوو دەکرات جەنابتان بیخەنە بەرنامەیەکار سەعاتێک 2 ساعتی بۆ تەرخان بکەن. خۆم دەزانم موسە لای ئێوە نییە، خۆم دەزانم پارە ئێوە تۆزیعی ناکەن، بەڵام خۆ ئێوە نوێنەراتی خەڵک دەکەن، نوێنەراتی گەل دەکەن، ئەمانەش نوێنەری خەڵکن هەمویان. یعنی ئەمانە هەرێکی بە قەدەرە خۆی کە پشتیوانی کرا و دەنجی پێدرا و نوێنەری خەڵکە. ئێلێگەر با لێرە با 2 ساعت 3 ساعت قسە بکە خۆ یعنی هەر ئەوەندەیە کە نوێنەراتیکە ڕاستەقینی خەڵک بکە بەڕاستی. ئەمە یەک دوو بەڕاستی من پێم باشە بۆ ئەم بابەتە ئێستاش بۆی کە وەرزەکە بە ئارامی بڕوە با لێرە قسەی خۆیان بکەن دەرفەتیشان پێ بدە با تانیوی شەودا دەنیشن زۆر ئاساییە. پەرلەمانیشی چییە؟ ئێمە جاری وای بەما کۆ نەبینێ با 2 ڕۆژ 3 ڕۆژ کۆ بینێ ئەتیادیە با قسەی خۆیان بکەن لەسەر بابەتی موسە لەسەر بابەتی ژیانی خەڵک گوزەرانی خەڵک چی پێیان باشە چ پێشنیارێکیان هەیە با بیکەن. سێ ئەم پێم باشە زۆر ئاسایی ئەوەی چوارشەم ئێوە داوا بکەن لە سەرۆکایەتی حکومەت بڵێن کاکە پێویستە وەفدی حکومەت بێ ئامادە بێ. ئەو کاتێ ئێمەش ئەو ئۆپۆزیسیۆن ئەوەی لە دەسەڵاتە ئەوەی ڕێیشی جیاوازی هەیە با پێشنیاری خۆمان بۆ کاتی حاضر کە ئەم پێم وایە من ئێستا پێشنیارم هەیە بەڵام ئێستا لێرە ناڵێم کە حکومەت چی بکات بۆ قەزەی موسە. بەڕاستی ڕێگا هەیە بەسەراحەت ینی یعنی ناکرێت مۆزەوە بەردەوام بێ. بۆیە ئەم پێم باشە ئێستا ئەو دەرفەتە بکەوە با کاگمەمیش قسە بکە با فراکسیۆنەکانیش قسە بکەن هەر ئەندام پەرلەمانی قسەی هەیە لەو بابەتی با قسە بکە. بەرنامەی کار ئەمڕۆ جێبەجێ نەکرێت بەیانیش نەبێ هەر دەکرێت ئەتیادی ینی بەڵام ناکرێت ئەمە ینی ئەم خەڵکە پێک هەڵبقژێ ئێوە بەڕاستی ئەو کاتەی هۆکارن ینی سەبەبن کە ئەم ئالۆزی و گرژی دروست دەبێت لە پەرلەمانە بەڕاستی. یعنی لێمە گەڕێن ئیدارەی باش بکەن بڵێن کاکە فەرموو قسەی خۆت بکە قەناعەتی خۆت بڵێ زۆر تەبیعیشە با 2 قسەش بکەن ینی و من دەزانم دیسان دێڵێمەوە ئەمن ئێستا لەوان دەپرسم ینی هەمووان قەناعەتمان نینە کە پارە بەدەست ئێوە نییە ئێوە دەتوان پارەی تەوزیعکەن؟ ناوەڵە ئێ باشە خۆ خەڵکی زەماوەری خێ ئەو خەڵکە فەقیری گرتووە ئەوانە زەخنێنە سەر کاکە پەرلەمانیشتان چییە پارەی باش وەردەگرن بەڵام قسەتان نییە هەڵوێستانی ئێوش دەڵێ کاکە من نوێنەراتی خەڵک دەکەم خۆ ئەگەر پارەشم پێ نەدرێ ئەگەر حکومەتی ئیجبار نەکەم خۆ دەبێت دیفاع لە خەڵک بکەم. فعلا خەڵک وەزعی خراپە پێویستە دیفاعی لێ بکرێت. سپاس زۆر سپاس کاک دیاری فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دانیشتنی پێشوش من ئەم دانیشتنە بەڕاستی ئەندامانی بەڕێز یەکەمیان دوو پێشێلکاری زەقی سەرۆکایەتی پەرلەمان ئەخەمە ڕوو و هیچ جیاوازیەک نییە لەم قاعەیە 111 کەس لەم قاعەین کەینە هەمومان بەپێی قانون وەکو یەک یەکسانین دەستەی سەرۆکایەتی هەندێک دەسەڵاتی کارگێڕی هەیە هەمومان ئەندام پەرلەمانین وە مافی قسەکردنمان هەیە وە لایەنگیریکردن نابێ بکرێت. لەوەتەی ئەم خولە دەسی بێکردەوە من هەر بە مەنطیق قسەیەکەم بە عەقلانی قسەیەکەم ئەبێ موناقەشەوا بێ یعنی نییە تا گەشتینە ئەمەی کە سەیرەکەی بە قسەکردنی مەنطیق و عەقلانی دەستەی سەرۆکایەتی بە زمانێکی نەرم بە زمانی زەمیلی بە زمانی ئەوەی کە بەرپرسیارەتی ئەمە هەیە جۆمان لێ ناگیرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دوێنێەوە تەکلیف و من تکاکەم بە عەلاقاتی شەخسی لەگەڵ ئەو برادەرانە ئەمە بخرێتە بەرنامەیەکە و قانونیە. زەحمەت نەبێت جەنابتان وەکو جەنابەت وەکو سەرۆکی پەرلەمان مادەی 18 پاسەوانی جێبەجێکردنی پەیڕە و یاسایی و مادەی 48 بڕگەی 4 یەک وشەیتیانە بڵێ بێ حکوومەت بێت یەک وشەیتیانە کە تەبریرێنەیە جەنابەت بۆچی 37 پەرلەمانتار
یەک پەرلەمانتار پلەکەی لە وەزیر بەرزترە 37 پەرلەمانتار بەقەدەر قورسایی دوو ئەنجومەنی وەزیران گرنگە یعنی یەک لە سەرسەی پەرلەمانە دەسەڵاتی تەشریعیە یعنی هەیەنانی حکوومەت تەلەفۆنیەکە من لە جێی جەنابتان بم يعني ببورة أم قصية بس مخوانا خواسة إهانة كردنيا لجي جنابتان بم بتلفونيك صلاحيته هي قانونيا حكومة بيني تناو برلمان كناية إما بابا كاتالية كمادي هجدا مادي تشلو هجد بيشينا أجر قيمتي نيا مادي شش قيمتي نما مادي شستنو قيمة أجر نما بيرو ما موتيا دعني شنو كودي وخام قصيكين كاتالية كم احترامي بيرو بقلو أمرو بيخنا برنامج كارا وسباس زور سباس برزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان بۆ هاتنی حکوومەت ئەبێ پێشتر نووسراویان بۆ بنێری وەڵامت بدەن کاک عەلی باخسەکانمان تەواوکەی باخسەکە ئەبێ نووسراویان بۆ بنێری وەڵامت بدەنەوە کە دێن ئێمە نەمانوتووە نەسێ ڕۆژی ناوێ نا ئێمە ڕۆژێکمان داناوە بۆ جەلسە نووسراویان بۆکەین بۆەوەی بێن ئەمە یەک دوو بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئێوە بە مادەی 48 تەقدیمتان کردووە ئێمە بەڕێزان كاك علي والله خلق برسيا ما دينا يا دكتورة أزاني قسب ما مصع عمر قسب نورية بقربان قسب نورية أما مجلسك رجعت دم كاكي من خو من ناتو أنا مريها متان بيك وبدم أجر بيت السر أوا ما دم زورينيك لقال أوية شوارشة مجلسك بكري إما التقدير ما نكردون أجينا سيري ما ديت شلونوب كان جنابتان هموتان سيري ما ديت شلونوب كان أصلا مناقشة مع الناكر بله فرمون سيري مادەی 49 بکەن سیدکەن بڕگەی سێهەم ئەگەر دەستەی سەرۆکایەتی بە داواکاری لیژنە و ئەندامان ڕازی نەبوو کاک دیاری قسەمەکە کە ئێمە قساکەین تکا دەکەم ئوسوڵی خۆی هەیە قسەکردن دەرفەتم دای دەرفەت ئەڵێ ئەندامان جوان بیخوێنەرەوە ئەڵێ لیژنە و ئەندامان بەڕێزم من خۆم لەگەڵ نووسینێ و پەیڕەوا حزورم هەبووە ئەوانیش لەسەر داواکەیان پێداگیر بوون سەرۆک ڕێگە ئەدا هاوپشت یا دژ بە داواکەیان لە ماوەی 3 خولەک بیرروبۆچوونی خۆیان لەو بارەیەوە بخەنە ڕوو ئەو کات بەبێ گفتوگۆ پەرلەمان بڕیاری یەکلاکەرەوەی خۆی لەو بارەیەوە دەدات یعنی ئێمە دەرفەتمان داوە نەکسێ 5 شتان قسەتان کردووە دەرفەتی خەڵکێکی شەدەین لەگەڵ ئەوەیە کە چوارشەمە دانیشتنەکە بکرێ و ئامادەکاری بۆ بکرێ و ئیعلانی جەلسە کراوە من تەقدیرتان نەکەم لەبەرەوەی ئێوە ئۆپۆزیسیۆنن نامەوێ ئەو بابەتانە بخەمە دەنگدانەوە کە دڵنیام کێ دەیباتەوە تەقدیرتان دەکەم ئیحترامتان دەکەم کاک دکتۆر کاظم کاک مامۆستا عومەر نازانم تۆ بۆ واکەی تۆزی ئارام بە هەمووتان باسی پەیڕەو ناکەن مادەی 49 واضحە من تقديرك زور تانكم ايوه اوبوزيسيونن ايما لدستي سروكاتي تقديرك زور تانكين او بابتنا خينا دندانا موسى خلق بيسي ببيروني يا دكتورة دبي باز بكري او روبا خان توجنكي خود بمؤمن وبإيمان دار زاني من وتوما موچه بخريت دندانا يا وتوما دانشتن امرو بيا چارشمه بخريت دندانا انسان ازاني چي ببور دكتورة شان يعني من باسي موچەم نەکردووە ئەڵێم دانیشتنەکە ئەمڕۆ بکرێ ئەگەر من ئێمە ئیمانمان بە حزوری ئۆپۆزیسیۆن نەبێ ئەی خەینە دەنگدانەوە لە نێوان ئەوەی چوارشەمە دانیشتنەکە بکرێ یا ئەمڕۆ بکرێ وازحە چێ دەیباتەوە بەڵام ئەو تەقدیرەتانەکەین ئێمە ئەو بابەتە ناخەینە دەنگدانەوە بەڕێزان ئێمە تێدەگەم زانەی واژۆیان کردووە بۆ ئەوەی ئەم جەلسەیە بکرێ هەموو ئەو بەڕێزانەشی کە واژۆیان نەکردووە بۆ ئەوەی جەلسە بکرێ بە هەمان شێوە لەژێر فشاری خەڵکان بەرپرسیارەتیمان هەیە لەوەی قسەمان هەبێ لە بابەتی موچە ئێمە ئێستا لە بەردەمی ئەمەین ئێمە لە دەستەی سەرۆکایەتی بۆ دانیشتنی چوارشەممە نووسراوەکەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئامادە بێ لە پەرلەمانی کوردستان لەسەر قەیرانی دارایی و موچە و چارەسەریەکان ئێستاش دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەمانەکەین فەرموون
سەرەتا بەڕێزان سەرەتا داواکەین ئێمە کاروەندانیشن ئێمە شاوەڕێکی خۆمانمان کردووە ئێستا پێدانەڵێن بڕیاری چیە دەین کاک سەرکۆ دانیشن بەڕێزان ئێستا ئەو وەزیرە بەڕێزانە هاتوون ئێمە بێ یا کۆبوونەوە بکەین یا ئیس زیان دەین بڕێن بۆ ڕۆژێکی تر ئێستا یەک دقیقە ئێمەش حەلمان پێ بەڕێ سەرۆکی پەرلەمان حەل ئێستا کاک عەلی حەمەد ساڵح کاک عەلی باشە کاک سەرکۆ ئێستا یەکەم داواکەین هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە لەگەڵ ئەوە نییە کاک دکتۆر کاڵ کاک کۆبوونەوە هەڵگیرا فەرموو